دانەری دەمانگان لێرە لە باوکی دەکەوێتە خوارەوە و بۆ دوجار دەستیان لە دەستی یەک بەردەبێ و ئاو دەیبات. ئەمە چیرۆکی دانەری دەمانگانە کە لە لافاوەکەی هەولێر ئاوبردی تا ئێستا بێسەر و شوێنە. باوکی دانەر لەگەڵ بەشێک لە کەسوکاری لە پرسەی دانەرەوە لە چاوەڕوانی هەواڵی دۆزینەوەی تەرمی منداڵەکەیانن. چوونە دەرێ لە دەرکەی حوشەی بەربوومەوە کە بەربوومە هەردوو مندارم لە دەست ڕۆی لە دەستم ڕۆینە ئەو قوڕاوشتەی هەردووکم هەگرتەوە لە باوشەم کردەوە. ئاوەکە دەیبردم لە خوارێ ئاوەکە زۆر بەقووەت بوو. کاتە چێ شەپۆلی ئاوی هات سیارەش لەگە خۆینە لە سیارەکە ئەو زیرانەمانیدا شەپۆلەکە لێیدا هەردوو مندارم لە دەست بەر بووە کە لە دەستم بەر بۆ دانەر کەتە ئەو دیوەی بەهێزم کەتە ئەو دیوەی بەهێزم زوو گرتەوە دانەرش کەتە بن سیارەکەی لە بن سیارەکەی ئاو بردی برندی کرد برندی کە سێ چار جاران ئەوها دەستی برند کردو لە بۆ من وەچی برێگاسم بکاتن دیاری ئەوەش دیاریش لەگەر شەپۆلی ئەوەکە دیاریش ئاو بردی دیاریش لە بن سیارەکەی هاتە دەری بەس هەردووکم گرتنەوە مندارەکەی کەم دی دوسێ جاران برندونی بوو لێم بزر بوو لە حەژمەت ئەو لە حەژمەت ئەوان هەردووکم کرد دیاری و بەهێزم گرت مەسەر ئەوانم لێنە ڕواتن. لە دوای لافاوەکەوە کەسوکار و خێرخوازان و لایەنە پەیوەندیدارەکان لە کوچە و کۆڵان و لە تەواوی ڕێڕەوەکانی ئاوی لافاوەکە بەردەوامن لە گەڕان بە دوای تەرمی دانەری دەمانگان. لە بەرەبیانەوە گەڕان لەلایەن خەڵک و لەلایەن دەستگاکانی پەیوەندیدار و حکوومەت مەبەستمە هەموو شوێنەکان گەڕاوین بەڕاستی بەڵام هەتا ئێستا ئەستێکی دیار نییە ئەسەرێکی دیار نییە مەساحەکە زۆر فراوانە و ئاوەکەش بەڕاستی قوڕلی تاوەکی یەکجار زۆر بووە ئیدی هەرچی شوێنە کە ئاراستەی ئاوەکەی وەکو ڕێگەی خۆی کەندەکە ئەمە لە دوایینە بەڕاستی هەتا ئێستا هیچ سۆراغێکی نەبووە. لە لافاوەکەی هەولێر 12 کەس گیانیان لەدەستدا کە تا ئێستا تەرمی دوانیان نەدۆزراوەتەوە یەکێکیان دانەری دەمانگانە ئەوی تریش شوانکارەیەکی 21 ساڵانە. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.